ئێمە دەستنوێژەکەمان بێت و حاضر بین بڕۆین لە مزگە و کاجەماعەکە ئینسانێک لێرە ناو قەبران نایەڵێ عەذاب بێ مەلایە ڕۆژ یەکێک لەو قەڵغانانەی کە شوار لە قوتابخانەی پێغەمبەری خوا پەروەردەبووە پێغەمبەری خوا خۆی ئەفەرمێ قل هل يستوي الذين يعلمون وإنما يوفى الصابرون أجرهم یەکێک لە ڕەحمەتەکانی خوا بۆ عەبدەکانی بریتیە لەوەی کە خەڵاتی کردوون بە شەوی پیرۆزی قەدر. مانگی ڕەمەزان لە ڕاستیە تایبەتمەندی خۆی هەیە، ئەو مانگە پیرۆزەیە کە خوا فەرمێ شەهر ڕەمەضان الذی ئونزیل فیه القورئان. مانگی پیرۆزی ڕەمەزان ئەو مانگەیە کە قورئانی تیان نێرراوەتە خوارەوە، واتە دەستوری مرۆڤایەتی و دەستوری ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مانگی پیرۆزی ڕەمەزانە نێرراوەتە خوارەوە. دەستی پێکردووە لە مانگی پیرۆزی ڕەمەزان هێنراوەتە خوارەوە لە ڕێگەی فریشتەی بەڕێز جوبرائیل بۆ پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم لە ماوەی 23 ساڵە. لەو مانگە پیرۆزی ڕەمەزانەدا دەشەوی کۆتایی شەوە پیرۆزەکانی قەدرە کە خوا ئەفەرمێ لەیلەة القەدر خەیر من ئەلف شهر. شەوێکی ئارامە، شەوێکی بێدەنگە، کەش و هەوا زۆر لەبارە و کە ڕۆژەکەش ئەبێتەوە تیشکی ڕۆژ بڵاو ئەبێتەوە، یعنی تیشکی ڕۆژ ڕەکەز نییە، یعنی کۆی بڵێ هەست بکەی کەوا تیشکی ڕۆژ تەرکیزی لەسەر کەسەکان هەیە لەسەر شوێنەکانەیە، بەڵکو بە شێوەیەکی بڵاوە، بە شێوەیەکی بڵاوە و تەنانەت لە ڕووی ئەوەی کە دەنگ و سەدای ئاژەڵەکانیش کەمتر ئەبیسرێ، ئارامیەکە هەموو بوونەوەرەکان ئەگرێتەوە. ئەمە ئەو نیشانانن کە لەو شەوە پیرۆزەدا هەستی پێەکرێ. حەزرەتی عائیشە بۆمانە گێڕێتەوە، فەرمووی پێغەمبەر فەرمووی بەم شێوەیە ذیکری خوا بکەن، بڵێن اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. خوایە تۆ پەروەردگارێکی لێخۆش بووی، لێخۆشبوونت خۆشەوێ، لێمان خۆش ببە. ئەمە وەکو ذیکر. ئەو جارە وەکو شەونێش ئینسان شەونێژی تیاکە، قورئانی پیرۆزی تیا ئەخوێنێ، ذیکر و یادی خوا ئەکا هەتا بەرەبەیان، چونکە فریشتەکانی خوای پەروەردگار بە دەقی قورئانی پیرۆز دیانە سەر ڕووی زەوی بە جوبریلی ئەمینیشەوە. تەنانەت پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە فەرمێ ئەوەندە فریشتە دێنە سەر ڕووی زەوی ژمارەیان لە ژمارەی بەردەکانی سەر ڕووی زەوی زیاترە. وڵای من شخصی خۆم ئەو شەوانەی کە زیاتر تاکە ئەو ساڵدانش بەس هەم خێرەکەی لەوە ئەم دەشەوە هەمی دانیشی خۆی گەورە تەعال لە هەموو مسلمانە خۆڵکە ئەمە مەبەستمانەوەیە کە خۆی گەورە لەم شەوە لێمان خۆش بێت، تەعاتمان لێ قبوڵکە. ئێمە وەکو تاکێکی کوردی موسڵمان، وەکو موسڵمانانی هەموو جیهان داوا لە خۆی گەورە ئاخین کە خۆی گەورە وڵاتەکەمان بپارێزە لە هەموو وەڵا موسیبەتێک. خۆی گەورە هەموو موسڵمانانی جیهان لە بەڵاو موسیبەت لە هەر مشکلێک بیان پارێز عزت بە موسڵمانان ئینشەڵڵا. ئێمە شەرتمان لێبێ. نەوەڵا زۆر خۆش بوو، الحەمدوللا، سوپاس بەخوا، ڕەمەزانێکی خۆش بوو، بە سەرکەوتوویش گرتومان هەمووی هەیە، بەس بەڵام خۆی تامەکەی لەوایە کە هیلاکت کە کە برسیت کە کەتینوت کە وڵا دوعای ئاشتەوایی بۆ کۆمەڵگا یەک ڕیزی حیزبەکان، یعنی ئەوە لەسەر هەموو شتێکەوەیە بۆ ئایندەی نێتەوەکەمان.